سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بۆ بایکوتی هەڵبژاردن، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە، قوربانی بوونی 210 کرێکار لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لە پارێزگای ورمێ، ناڕوونی چارەنووسی سولەیمان حاجی خزری لە گرتوخانەی ڕژیم، هەڕەشەی هێرشکردنە سەر فڕۆکەخانەی سلێمانی لەلایەن تورکیا، ئێدامەی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران، بەیاننامەی کرێکارانی نەوت و گاز بۆ بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری و هۆشداری کانونی نووسەرانی ئێران سەبارەت بە دۆخی تەندروستی مەهدی بەهمان. درێژی هەواڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بۆ بایکوتی هەڵبژاردن. بەپێ هەواڵی گەیشت و بەیانی پێنجشەممە هەفتی پوشبەر کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە مەریوان بۆ بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری تراکتیان بڵاو کردەوە. بەپێ ئەو ڕاپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران دەیان تراکتیان لە کانی دیران، مزگەوتی جامعە، شقام و کۆڵانەکانی دەوروبەری بڵاو کردوێتەوە. ئازادی خوازانی مەریوان لە دروشمەکانیاندا ڕایان گەیاندکە دەنگدان لە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێران خەیانەت بە خوێنی گیانبەخت کردووانە و داوایان لە خەڵکی کوردستان کرد هاوڕێ لەگەڵ کرێکاران، خوێندکاران، نەماڵەی دادخوازان و بەندکراوانی سیاسی شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری بایکۆت بکەن. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ئێوارەی ڕۆژی چوارشەممە 6 پوشبەر کۆڵبەرێکی خەڵکی گۆندی دوونیسی بانە بە ناوی مەحەممەد کاکی تەمەن 31 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری دۆڵەشین بریندار کرا. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، مەحەممەد کاکی لەسەر ئەسپەکەیدا لە سنووری دۆڵەشین کراوەتە ئامانجوو لاقێکی بەسەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. لە هەواڵێکی دیکەدا کۆڵبەرێکی خەڵکی سەردەشت بە ناوی ئێدریس ئاڵی کە پێشتر هاوڕێ لەگەڵ 8 کۆڵبەری دیکەی خەڵکی شارەکانی سەقز و بۆکان دەست بەسەرکرا بوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سیخۆڕی بۆ ئیسرائیل بە یادا مەحکوم کراوە. شایانی باسەکە 3 کۆڵبەری هاودۆسیەی ئێدریس ئازادکراون و چارەنووسی 2 کەسیان بە نادیاری ماوەتەوە. قوربانیبوونی 210 کرێکار لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لە پارێزگای ورمێ. لە 2 مانگی ڕابردوودا سەرجەم 210 کرێکار لە پارێزگای ورمێ بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕوودا بوون و 7 کەس گیانیان نەدەستاوە و 203 کرێکار بریندار بوون. موسا ئەدیفەر بەڕێوەبەری پزیشکی جادی پارێزگای ورمێ ڕۆژی چوارشەممە ڕاگەیان لە 2 مانگی ڕابردوودا 203 کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕوودا بوون و سەردانی ئەو ڕێکخراوەیان کردووە. لەو ڕێژەیەدا 199 کرێکار پیا و 4 کرێکار ژن بوون. هەروەها لەو ماوەیەدا 7 کرێکار گیانیان نەدەستاوە کە زۆربەیان بەهۆی بەربوونەوە لە بەرزای بووە. ناڕوونی چارەنووسی سولەیمان حاجی خزری لە گرتوخانەی ڕژیم. بەپێ راپۆرتی کەمپێنی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، چارەنووسی سولەیمان حاجی خزری شارۆمەندی خەڵکی گوندی تاڵاوی سەر بە شاری مەهاباد پاش 157 ڕۆژ بەندکران بە ناڕوونی ماوەتەوە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیارێک لەسەر هۆکاری بەندکران و ئەو ناوەندە ئەمنیەتیەی سولەیمان حاجی خزری دەست بەسەر کردووە لە بەردەستانیە و بە دووەداچوونی بنەماڵی ئەو شارۆمەندە بەیاکان ماوەتەوە. هەڕەشەی هێرشکردنە سەر فڕۆکەخانەی سلێمانی لەلایەن تورکیا. ڕۆژی چوارشەممە 6 پوشبەر ڕۆژنامەی یەنی شەفەق لە زاری بەرپرسانی تورکیاوە ڕایگەیاندکە دەوڵەتیە وڵاتە هەڕەشەی هێرشکردنە سەر فڕۆکەخانەی سلێمانیان کردووە. بەپێ ئەو راپۆرتە بەرپرسانی ئەمنی تورکیا ڕایانگەیاندووەکە بەڵگەیان لەسەر گواستنەوەی سیستمی بەرگری ئاسمانی و پەهبادی بۆ فڕۆکەخانەی سلێمانی دەستکەوتووە و بەشێک لەو چەک و چۆڵانە بەدەست پەکەکە گەیشتووە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق ڕێگە لە ناردنی چەک و چۆڵ بۆ پەکەکە نەگرن، ئەو فڕۆکەخانەی سلێمانی بردومان دەکات. ئێدامەی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران.
ڕۆژی چوارشەممە 6 پوشبەر 21,000 کرێکار لە زیاتر لە 100 شرکەتی نەوت، گاز، پێترۆشیمی و وزەخانە بۆ شەشەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بەجێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. بەپێی راپۆرتی شۆڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت، بەلانی کەم 2 کرێکار لە ناو چامەڵیەتەکانی ئاسەلوویە و کەنگان دەست بەسەرکراون و پەیمانکاران هەڕەشیان لە کرێکارانی مانگرتو کردووەکە ئەگەر نەگەڕێنەوە سەرکارەکانیان هێزی تازە لە جێگەیان دادەمەزرێنن. کرێکارانی ناڕازی پاشەکشەیان نەکردووە و پەیمانکاران نەیان توانیوە هێزی تازەی کار بدۆزنەوە. هەروەها بەشێک لە پەیمانکاران لەگەڵ داخوازی کرێکارانی پەیمانی و پرۆژەیی بۆ 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان و زیادکردنی حەقدەست ڕەزامەندیان نیشانداوە. بەیاننامەی کرێکارانی نەوت و گاز بۆ بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری. ڕۆژی چوارشەممە 5 پوشبەر کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی باشوورێران لە بەیاننامەیەکدا شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریان بایکۆت کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە بربژێرەکانی شانۆی هەڵبژاردن لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مانگرتنی کرێکارانی پەیمانی و پرۆژەیی، کۆبوونەوەی معالیمان، پەرستاران، خانەنشینکراوان و چین و توێژەکانی کۆمەڵگایان بینیوە، بەڵام هیچ هەڵوێستێکیان نەبووە و لە بەرامبەر ئەو هەموو ستەمە بێدەنگیان ڕاگرتووە. ئەزموونی چواردەی ڕابردوو نیشانی داوە کە گرانی و هەڵاوسان زیاتر بووە، هەژاری پەرەیسەندووە و سیستمی سەرکۆت تونتر بووەتەوە. هەر بۆ بۆنەوە کرێکارانی نەوت، گاز و پێترۆشیمی لەگەڵ پەرستاران، معالیمان، خانشینکراوان و بنەماڵەی دادخوازانی ئێران هاودەنگ لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریدا بەشداری ناکەن. کوژران و برینداربوونی 8 کرێکار لە مەشهەد. بەهۆی نەبوونی منی شوێنی کارە ڕۆژی چوارشەممە 6 پوشبەر 8 کرێکار لە شاری مەشهەد تووشی ڕوودا بوون و بۆ هۆیەوە کرێکاری گیانی لەدەستا و 7 کرێکار بریندار بوون. بە پێ زانیاریەکان ئێوارەی ڕۆژی چوارشەممە ئاگەر لە کارگەیەکی مۆبل سازی کەوتووەتەوە و بۆ کارگەکانی دۆروبەری تەشەنای کردووە. ئەو کارگە سەنعەتیە 30 کرێکاری بووە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 8 کرێکار بە سەختی بریندار بوون کە یەکێکیان بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستداوە. دەست بەسەرکردنی دوو چالاکی مافی ژنان لە تاران. ڕۆژی چوارشەممە 6 پوشبەر دوو چالاکی مافی ژنان بە ناوەکانی شەکیلا مۆنفەرێد و ماندانا کەریمی بەختیاری لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کران. شەکیلا مۆنفەرێد بەندکراوی سیاسی کە لە مەرەخەسی دەرمانیدا بووە، وێڕای ناتەوابوونی پرۆسەی دەرمانەکەی بانکێشی دادسرای ناحیە 8 تاران کراوە و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کراوە. لەلایەکی دیکەوە ماندانا کەریمی بەختیاری بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین گوازراوەتەوە. ناوبراو لەلایەن دەستگای قزای ڕژیمەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام و ئەجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 6 ساڵ زیندان مەحکوم و 5 ساڵی بۆ جێبەجێکراوە. هۆشداری کانونی نووسەرانی ئێران سەبارەت بە دۆخی تەندروستی مهدی بەهمەن. مهدی بەهمەن نووسەر و نێگارکێشی زیندانی ڕۆژی 4 پوشبەر بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەکرا، بەڵام پاش 24 کاتژمێر وێڕای خراپی دۆخی تەندروستی گەڕێندرایەوە بۆ زیندان. مهدی بەهمەن لە ڕەوتی شۆڕەشی ژینا لە ساڵی 1401 لەلایەن هێزانیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی ئەمنیەتی 209 زیندانی ئەڤین گوازرایەوە. ناوبراو چەند نەخۆشی سەختی هەیە و مامورانی زیندان ناوبراویان لە بەندی تاکە کەسیە شکنجە و ئازارداوە. ئەو بەندکراوە بەهۆی بێبەشبوون لە دەرمان دۆخی تەندروستی خراپتر بووە و بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە. مهدی بەهمەن ئێستا لە بەندی کەرەنتینەی زینداندایە و کانونی نووسەرانی ئێران سەبارەت بە سازبوونی مەترسی لەسەر گیانی ئەو بەندکراوە سیاسیە هۆشداری بە دەستگای قەزایی ڕژیم داوە. دۆخی خراپی خەڵکی غەزە و دەست بەسەرکردنی کرێکارانی فەلەستینی. ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی چوارشەممە 6 پوشبەر چەندین کرێکاری لە نزیک شاری قودس دەست بەسەر کرد و دەروازەکانی شاری غەزە بەسەر ئاوارەکاندا داخست.
بەهۆی گەمارۆدانی غەزە و بەستنی دەواازەکان خەڵکی غەزە لە یارمەتی مرۆیەکان بێبەش و لە جۆخێکی زۆر خراپدا دەژین. بە پێوە ڤیدۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هەزاران ئاوارەی فەلەستینی لە کەناراوەکانی غەزە بە دوای یارمەتی مرۆییدا دەگەڕن. ڕۆژی ڕابردوو چەندین کرێکاری فەلەستینی لە دەواازەی زەعیمی شاری قودس لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە دەست بەسەر و بۆ زیندان گوازرانەوە. لە هەواڵێکی دیکەدا فڕۆکەکانی ئیسرائیل ناوچەیەکیان لا گەڕەکی زەینەبیەی دەمێشق بۆردەمان کرد و بۆ هۆیەوە چەند کەس کوژران و بریندار بوون. دووە هەواڵ دەرکردنی حکمی بەندکرانی بەشار ئەسەد لەلایەن دادگای فەڕەنسا. دادگای پێداچوونەوەی پاریس ڕۆژی چوارشەمە 6 پوشبەر حکمی دەستبەسەرکرانی بەشار ئەسەد سەرۆکۆماری سووریا کە لەلایەن دادگای نێودەوڵەتیەوە دەرکرابوو و پشتڕاست کردەوە. ئەمە یەکەم جارەکە دادگای وڵاتێک حکمی دەستبەسەرکردن بۆ سەرۆکۆماری وڵاتێکی دیکە دەرئەکات. بە وتەی پارێزەرانی دادگۆستەری مافی پارێزراوبوونی دیپلۆماتیکی بەشار ئەسەد هەمیشەی نییە و حکمەکەی جێبەجێ دەکرێت. پێشتر دادگای فەڕەنسا حکمی جەلبی بۆ بەشار ئەسەد و ماهر ئەسەدی برای هەروەها دوو ژنەراڵی ئەرتەشی سووریا بەناوەکانی غەسان عەباس و بەسام حەسەن کە دەستیان لە کۆمەڵ کوشکردنی خەڵکی ناڕازی ئەو وڵاتەدا بووە دەرکرد بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و وەسف بێت.